لمن ماچو لتو خندو ساقيش مي بوني زولفيش بسر ما بيت بيابي چخوشا اي چخوشا وقتي چيوا پربم دل بيمارم بلمو خي ناڵەی سنتوری سینەم هێندە بەرزە 200 مەقامی عاریفانە کاتەی نەوگوڵێکە نازەنینی خۆش خەرام ئیلاهی هەر بە دووری بگری لەوەی چ با سەفایە سەیری باخی حوسنی لەگەڵ یا بێت بۆنی بادە و نەوای نەی ئەوا دەستم لە تاسکڵاوی گیر بوو نای گۆڕمەوە بە جوقەی شاهانەی کەی دەخیلت بم بە فڵتەفڵتی ڕەقیب قەدازاری دڵی ناتیقت نەدەی هەنگی ڕۆحم نیشتووە بە شەهدی سیماتەوە دڵی ژەسیرە بەداوی ئەگری جێی تاتاتەوە ئەی خودا کەی بێ بەناز ڕەحمێ بە حاڵی زار بکە لەقینی ڕەقیبی سەگدڵ بۆ جارێ لاکاتەوە وا بیماری دەردی جری تۆم و قەد مومکین نییە 100 دەوای لوقمان دەرونی ڕێشم چا بکاتەوە ئەی غەزالەی خۆش خەرامی باخی زیبای و حوسن بۆ بە حرفێ نام دوێنی قەرزە وا بەلاتەوە تابەکەی وەگنەی دڵم ناڵی حەزینی لێوە بێ کێ ئەتوانێت چەشنی تۆ گریانم ژیر کاتەوە معشوقەکەی چاو غەزالم ئەی گوڵی ڕەوزەیرم چاک بزانە گیانم بەندە بە باڵای ڕەعناتەوە تۆی تەبیبی حازقی جەستەی زەبوونی ناتیقت تاکەی زەلیل بم بەدەستی عذابی سەوداتەوە یادت دەرناچێ لە دڵ تا نەفخی سوور ئەی نیگاری سەر هەتا پێ غەرقی نور گەر کەرەمکەی ماچی گۆنای ناسکت پێتی ئەبەخشم سەراسەر شارە زور دەست بە شمشێری برۆت بێرە سەرم هیچ نابەخشێ تیری خەمزە و نازی دوور کەس نەماوە شێتی نەکەی بەنیگات ئەی مینا گردنی ڕوومەت سێوی سوور کوا ئەشوب هێدار سەر و بە قامەتت کوا بە بۆنی ئەگری جەدەگات چنوور ئەو کەسە شێت و نەفامە گەر بکە تەشبیهی لەوحەی سینەت بە بلور تەرکی عشقی مەجازی کە ناتیقە ڕوو لە خودا کە بە زیکری یا سەبور گەشتی لالەزاری حوسنت پیرەمێرد بور ناکە تەلعەتی خۆری ڕوخسارت نابینا بیناکە
هەیفیدا یەک مەرحەبات بێگەنجینەی ئەشعاری من، چونکە لەفزی شەکەربارت سحری مەولاناکە. ئەو خودایە هەر ئەوەندە ناسچی خوڵقاندووی، گەوجە و کەسەی گەردنت تەشبیه بە میناکە. هەر کەسێ بێت و بڵێ میسلی سەروە قامەتت، سەری دای لە بەرد کە چونکە قسەی بێمەعناکە. تەنیا لوتفێکت بەسە بۆ منی سەودا سرت، لێوی موشتاقم مارەزووی ماچێکی گۆناکە. با حەپەی بێ مودعی سەگاسا، گوێی پێمەدە ئەوە کردوویە بە پیشە دۆست بەگشت ئاشناکە. تۆ بەو نازەنینی خۆتە نەتلاواندمۆ دەفعەیە، بۆیە ناڵەی قەلبی ناتیق لە زیڕەی زۆرناکە. دڵ لە حەسرەت دووریەکەت شیوەن و گریانەکە، تیری غەمزەی چاوەکانت جگەرم بوریانەکە. خەنجەری دەبانی ڕەقیب گیان میزامدار کردووە، هەر لە داروخانی حوسنت چاوەڕێی دەرمانەکە. بۆ ئەوەندە دڵڕەقی وا من لە داخی هیجری تۆ، سەیلی ئەشکی چاوەکانم تەمسیلی سیروانەکە. لە دەشتی ناز و غەمزەتە ئازیز وات تۆراندووە، ئاسکی تەبعی شەکەرینم ئارەزووی کێوانەکە. حاڵی حازر مەزرعەی ژینم وشکە ساڵیەتی، هەر لە هەوری لوتفی تۆ تەمەنای بارانەکە. بێرەوە سەرشەرتی جاران، زاڵی فیتنەت دەست بەڕم حەملەی هێناوە، خەریکە قەڵای ڕۆح وێرانەکە. بێوەفا تۆ ڕۆژێ فەرمود ڕامی دەستی تۆ بم، کوانێ شەرتت ناتیقت چاوەڕی پەیمانەکە. نیگارم وەختێ نیقابی لادا، نەشتەری غەمزە لە جەرگم ڕاکە. ئەڵێ بۆچی نابەخشی ڕۆحت بە من، بەو سوئالە دەرسی عیشقم دادا. بێموو نییە تەشیەکەی دەستی ئەو، تەڵ بە تەڵ ڕیشاڵی دڵم بادا. تەختی سینەی زەڕنیگاری خواییە، هەزار تەعنە لە باڵینی شادا. چاوی نێرگس دەمی خونچە گوڵ ڕوخە، چینی پرچی بۆنی بەڕەزادا. ئەڵێم سرم بکەمە بەردەبازت، مەکربازە جوابی ئێمە نادا. نازەکات و ئەم کوژێت و ئەم بڕێ، ئەڵێ ناتیق لە مەسلەکم لادا.
چاوەدا ڕێم بدەبا نەجاتم بێ لە حەڵقەی ئەو داوەدا تا پەنجەکانم بهێنم بە وەگری جەخاوەدا کەس نابینێ وەکو من بە شەرارەی غەمزەکەت جەرگ و هەناوی سوتا بێ لەم دیار و ناوەدا کوانێ شەرتت چێ خەزانی لوتفی پاماڵ کردووی کوفرە جارێ ڕەحمێکت بێ بەم دڵە سوتاوەدا با هەموو عالەم بزانێ عەهدی خۆم بەسەرە بەم تەنیا ڕۆحم ماوەی دەم لە ڕێگەی ئەو چاوەدا پەروانە ئاسا لە دەوری شەمعی سیمات خولە خۆم تا بسووتێم و بڵێن خۆی کوشت لەو پێناوەدا خوردی ڕۆژ و خوابی شەو لێم حرامن چارێک بەزەیەکت بێ بە حاڵیم چاوە گریاوەدا هەوری مەیوسی ناتیقا شەست ئەکا هۆشت ببێ ماڵی مەعشوقت نەدا بەدەم ئەم لافاوەدا شۆخ و شەنگە چەشنی تاوز دێت و وا خۆی بادا ڕەنجی چەند ساڵی مەجنونیم بەنازێ بەبادا من سەری قولەی علومم باشیانە کردبوو ئەو بە یەک سیحری بەیانی هەزار دەرسم دادا بەو پەڕی شۆڕ و شەوقەوە پێڵێم لوتفێ بکە مەکارە دڵم مەشکێنێ هەر جەوابی نادا عیشق هەر ڕۆژی ئەزەل خودا کردیە قیسمەتم ئەو بەبێ مەیلی خەریکە دەست لە کاری خوادا چۆن دڵی دێنێ ئەوەندە بێوەفایە و شەڕەنگێز خەنجەری ئەبرۆی لە سینەی ناتقی خۆی ڕادا گرفتارم بە جیلوەی چاوی ڕەشت سەراسیمەم بە شعلەی کوڵمی گەشت ئەوە شوعاعی سۆزی من بوو دڵم بریسکەیدا لە ڕوخساری مەهوەشت بارانی نووری یەزدانی لەسەردا دەبارێتە سەر لالەزاری لەشت خدا دایم دەستی بە باڵتەوە بێ تا خەم نەبینێ دڵەکەی بێغەشت هوەیدایە لە دڵ تا ناتیق عیشقێ پێی بزانە کە شێخت داویە بەشت لەسەر شانم فەرزی عەینە ماچی کوڵماڵەکەت سەرپەنجەهێنان بەسەر گۆی جووتە لیمۆ کاڵەکەت
هەرچەندە تازە خەریکە پێ بگەی قەیدی چییە؟ ڕێ بدەی بەم پیرە سەرێ بنێمە سەر باڵەکەت. لەم تەریقی عیشقەدا خۆ ئەگەر زەنبم هەبوو مەعز بۆ ڕەزای خوا گوڵم بیخەرە ئۆباڵەکەت. لەفزی شەکەر بێزت جانە ئەوەندە پڕ حیکمەتە هەی بەدەبەخشێ بە عومری 14-15 ساڵەکەت. هەنگامێ بەزمی خەرابات خۆشە تۆ ساقی و منیش نۆش بکەم شەرابی ڕوونی نێو چەناگەت چاڵەکەت. لەم پیرە ڕاوچیە بۆچی سڵەکەی دەردت لە من عاشقم وەڵڵاوە بیللا بە ڕوومەت و خاڵەکەت. 100,000 لۆمم بکەیت و جنێویشم پێ بدەی هەر ئەڵێم بە ساقەی تۆ بێ ناتیقە زوان لاڵەکەت. لە تۆ من هەر چاوەڕێی خەڵاتم بدە سادەی بەراتم. ئەبەد ناشکێ بازاڕی قیمەتی خۆر بکەی مەیلێ بە بەندەی جان فیداتم. هەرکە دەتدا پەچەت بەسەر قەمەردا لەو ڕۆژەوە من تارک سەڵاتم. چییە فەرقی من و مەجنون بڵێ پێم ئەو بۆ لەیل و منیش بۆ تۆ حەیاتم. تەنیا منم ڕێزە خواری سفرەی تۆ لە ڕاهی خوا مەی شێوێنە بیساتم. لە عەزرەت ماچی لێوی چەشنی لەعلت بە میسلی پادشاهی 7 وڵاتم. بڵێ ناتیق چییە دەردی دڵی تۆ؟ دەردم نییە فیداتم. ئەزانی دڵبەرم بۆچی بەدایم دڵ پەرێشانم جەوابت پێ بڵێم قوربان گەزیدەی نێشی جرانم. دەسا بێ یاری شیرینم بەلەنجەی تاوزمانندت لە تەک خونچەی بەهاری نوێ ببە میوانی دیوانم. بە قوربانی نیگاهێکی سبەینانت بێجان و دڵ بە فەرشی ڕەگوزارت بێ قاڵی چکەی سنجی نەخشانم. بە تەنیا پارچەیەک غەزەل شگەبم من لە دنیادا ئەویش پڕ پێستی باڵاتە بیپۆشە جانی جانانم. ناتیق نەیماوە بە قوربان حەوسەڵەی دەرد و فیراق بێرەوە سەر ڕەسمی جاران پەرێشان حاڵ و وێرانم.
پیرۆسیا بۆم تێکە ساقی هەر بەمەی خەم مەسرەوێ تا بە خەیاڵێکی ڕاحەت ڕوخی یار لێم دەرکەوێ یقلیمی دڵی بە چەشنێ گرتووە لەشکری خەم مەگەرە و تیپی موژگانی یارە لێیدا و دەرکەوێ نازانم هانا لە بۆ چیتر بەرم بە غەیری تۆ دەسا بۆم تێکە هەزار جار قەزات لە گیانم کەوێ شاعیرێکی دەردمەند و مفلیسی مانەندی من چی بکات باشە هەتاکو عەتفی یاری بەرکەوێ بای خەزان داویە لە سەحنی گوڵشەنی قبالەکەم ئێستا بووم هەڵی بەستووە هێلانی شومی لەوێ هەر بە مەستی خۆشە زیکر و یادی لەیلی دڵپەسەند ئومێدم وایە لە کۆزەت جورعەیەکم بەرکەوێ لا بدە ناتیق لە باسی ساقی و بادەی زەهری مار خوا کەریمە ڕۆژە هەر دێ خەندەیەکم بەرکەوێ